هاوڕێیانە و کاتتان باش. چەرچاوی ئێمە وەرن لایڤ، ڕووداوی سیاسی لایڤ. ئەو شتانە نازانی سەعات چەندە، ڕووداوەکی وا گەورە و گرنگ کە ڕوو دەدا، هەرچی هەموومانە ئەوە بکەین، گوێ بگرین، وەرن گوێ بگرین، قسە بکەین، نەخەوین. چرکە ساتێکی مێژوویە، بڕوا بکەن هاوڕێیان. چرکە ساتێکی مێژوویە، کەس حاڵی بە حاڵی پیاوەکانی دەسەڵات نەبی. لە چ حاڵ ئێستا بیر دەکەنەوە، دەرن لۆ ئیشی خراپمان کرد، چ بکەین، چێوە هەرێین، بەڕوا بکەن. ڕەوشەکە کەس بە حاڵی ماڵی بارزانی و تاڵەبانی نەبی، کەس حاڵی بە حاڵی ئەوان نەبی. هاوڕێیان ئێستا دەست پێ دەکەین، وەرن براکەم، وەرن ئەوە ببینە 12 شەوێ دەکە 800 کەس دەڕوا لۆ، لەبەر ئەوەی هەمووتان ئازارێکتان هەیە، هەموومان ئازار و ستەممەک هەیە، کۆمان دەکاتەوە کە چرکە ساتی ناڵێم کۆتاییە، بەڵام هەیبەت شکاندن، کەرامەت شکاندنی ماڵی بارزانی کە 35 ساڵە ئەوەی ئێستا هەرچیەکان پێی دەکەن، هیچ هێزێک نەیتوانێەوە ئیهانەیان بکە. لە خەبات کاکە من لە خەبات ژیاومە، ڕق و تەق 56 سەرچی لێ خڕبووینەوە، پارتی هەموو هێزی خۆی تەرخان کردی، دەرەقەتیان نایە. سان دەبێت شەهادە بە قارەمانەتیوانە بخوازی. قەزیە چییە؟ چ نییە؟ حەقە حەق نییە؟ گرنگ ئەوانە سازشیان نەکرد. هاوڕێیان یەک دەکە ئێستا قسەی زیاتر دەکەین لەسەر، یعنی ئینسان دەبێت ڕێز لە خەڵکی بەغیرەت هەموو کات شەهادە دەبێت بە ئینسانی بەغیرەت بینی، یعنی بەڕاستی هەرچیەکان نموزەزەشی جوان لە ئیرادە، لە تێکۆشان، لە خەبات، لە ململانیان، لە باوەڕەکانی خۆیان. ڕاستە غەڵەتە، من ئەو شەڕە ڕاستە لە سەقوتی خەڵک نییە، ئەو شەڕە ڕاستە بە خۆیان پارتی بوونە، بەڵام زوڵم لە پارتی قبوڵ ناکەن، ستەم لە پارتی قبوڵ ناکەن. هاوڕێیان ئەوە زۆرە. تۆ سیرکە چ عەشیرەتیت کە، چەند خەڵکیت کە، چەند حزبیت کە، ملی خۆی شۆڕ دەکاتن، ئەوان کۆڵیان نەدا و بڕوان پێ بکەن. بەڕێزان بڕوان پێ بکەن، بەس ئەوش تەواو دەکەم، بڕوان پێ بکەن. پارتی ماڵی بارزانی، هێزی لیوای نازەم گوڵانە چێ، ئیمان سۆر بارزانی بەگەڕیە خستیە، هێزی دژە تیرۆری وەیسی بەگەڕیە خستیە، دەڵێن سوپای چاری پارتیان بەگەڕیە خستیە، لەبەرەوەی خەڵکی سلێمانی ئەوەدا کوربە لە 56 سەرچی خۆرشی تەرچی و 56 کەسی کورە پارتی دەزانی لۆ، لەبەرەوەی هەموو هێزت هیچی ئیرادەی نییە، بەقەت دوو هەرچی دەبینی، ژنی هەرچی چ دەکا، دەبینی پیاوی هەرچی چ دەکە، لۆ باوەڕە ئیتر ئەو باوەڕە خێڵە گوندە هەر شتەکە هەیبەتیان شکاندی. 35 ساڵە بەس بە ئەگر و ئاسن لە خەڵک دەدەی، بڕوا بکە، هەر هەمیان بگری، بکوژی، تەفرتونای تەختی ئەوە کەکەی، هەیبەتت ڕۆی مەسعود بارزانی. ئەوزە دەستخۆشی لە کاک مەکیش دەکەم کە ئەو خەبەرەی ئێستا بە پەلە بڵاو کردەوە. کاکە مەسرور و مەسعود تەلەفۆنیان لە هەر یەک کردبی، خەڵک لە سەیەک پێلو ڕاوەستایەوە بە غاردان چووە. ئەوە ئەڵێم دەزانم سەرچاوی کاک مەکیش 1000 قسەی بە مەسعوری گوتووە، داوای لێ کردێ بچی سوێندی بە گۆڕی بارزانی لۆ خواردیا و نازام چوو، بەڵام نەچووە و قسەی پێگوتیە، زیاتریشی پێگوتیەوە. دەست خۆشی تەرچی بەجددی ئەو نوع ئیرادەیە، ئەو نوع باوەڕە خەباتی پێ دروست دەکری. هاوڕێیان تۆ بۆیە دەبینی گەریلایەک پێشمەرگەیەکی کۆن، ئەو ئیرادەیە تەکانی پێ بە خەبات دەدرێ. هاوڕێیان قەت بە ترسنۆکی بێ ئیرادەی کورە سەردەمی بەعس
خەڵک بە عێراقی بەرەوپەتی قەنارە دەڕۆی پێشمەرگە لاقیان لە یەک دەبەستاوە ڕێخستنەکان ئەو پەڕی تەعزیب دەدران ئەبەوەی بەعس دەرەقەتی کورد نەهات بڕوان پێ بکەن بۆیە هاوڕێیان ئەوە شتەشی گرنگە لەو چرکە ساتە و ئینسان ئەوانە حەقنین بەس ئینسان دەبێت شەهادەیان پێ بێنێ ئەو جەبەروت حزب حکوومەت بەعس بوو بەعس چاری ئازار و پسەی ئازار ئەرد و ئاسمانی فەرق و بڕوان پێ بکەن چاری ئازار لە خەبات ڕوویدا خۆ پیشاندان ئاوا هەمووانەی خەرچی ئەوەنا یعنی هەیبەتی تا حەدەکشکە 5-6 ئازار لە هەولێرێ خۆپیشاندانەکرا حزبی شوێی کردی دیسان هەیبەتی شکە 11 ئازار بۆ زەڵاتە لۆ لەبەر ئەوەی لە ڕانیە دەستی پێکرد ببورن لە ڕانیە دەستی پێکرد لە سلێمانی دەستی پێکرد هات ببورن بۆیە حزب حکوومەت چییە هەیبەت کە ڕۆی تەواو ئەوە خاڵێکی گرنگە ببورن دوو هاوڕێیان بۆ زانیاریتان هێزی زێرەڤانی هەڵە نەبم کاتی خۆی کاک شێروانی ئەو ئەحسانەی زۆر ورد دەبوو 135 بەس هەرچینە جمگە یەکێک لە جمگە ئەساسیەکانی پارتی هەرچینە چ دەکە دەیان کوژی خوشی تەرچی ئەوانە دەکوژی دەیان هەزار خێزانی ئەوە تحدای لە پارتی ساڵ دەگرن ڕۆحی مقاومە بەرەو ڕاپەڕین یان تووڕەیی یەکی گەورە هەرچی بکە ئاشتیان دەکاتەوە هیبەتی ڕۆی یعنی داوە توش فنانی چ بکە لەگە چێ کرە بە زۆر خۆشە 50 هەرچینە من دڵنیام تەوقیان کردینە ئێستا هەر ئەو 6-7 کەسەنە ئەو هەرچیانەوە خڕبووینەوە بە هەموو قووەتی پارتی دەرەقەتیان نایەن دژە تیرۆری نردیەوەی سە ئەوەی مەنسووری نردرایە سوپای چاریان دەرێن نردیە وەرە حزب ئەو هەزەلیل بی کە دەڵێن ئیرادە خەبات تێگۆشان ئەوە گرنگە من داوا دەکەم لە عەشیرەتی گۆران یعنی واز لە خلافاتە بێن ئێستا ئەو چرکە ساتە ئی هەندێک نییە مێژۆشی جوان تۆمار بکەن یعنی ئەو کێشەیە با نەتەقتەوە ینی هەردوو عەشیرەت بەشەکن لە کۆمەلگای کوردی وێنەی جوانیان هەیە و ئێستا ئەوان دەتوانن سڵعەکی گەورە بکەن بەوەی بڵێن ئەمە هیچمان لەما بین نییە کاچ خۆم ینی زۆر خۆشە هاوڕێیان کە دەبینی ئەوە نییە لە 6-7 ئەم دەیان جار یعنیم لە 7 جێم نەبووە جوتیاری کورد لەسەر یەک بستە ئەردی خۆی شەڕی برایی دەکرد شەڕی عەشیرەتی دەکرد برا ڕۆ چێخواسەیەک هەبوو لە دەشتی هەولێرێ 200 گوندی ئەوە ماڵە برم 200 ماڵ بوو دەرەقەتی ئەو هەموو عەشیرەتە عەرەبەی داهات لۆ شەڕی ئیرادەی هەبوو شەڕی بستە زەویەکی دەکرد ئەو ئیرادەیان کوشت پارتی وێچێتی خەڵک ملی خۆی شۆڕ دەکات زەوی با پیرانی لە ناوچە ئەوەکان بەزی دێلی خاک یعنی ئەتوو خاک شەرەفتە دەبی فێر ئەو ئیرادە بی بە هەر حاڵ هاوڕێیان یعنی ئێمە لەگەڵ ئەو ڕاستە ئەو شتێکی خێڵە چییە ئەو بە هیوان ئەو دوو عەشیرەتە کە دوو عەشیرەتی سەرەرچی کوردستانن ئێمە نابێ ئەو ئاگرە خۆشکەین دەبی هەوڵی سڵح بدرێ بەڵام ئەو مووقیفەی هەرچیەکان جگای ڕێزە جەبەروتی ماڵی بارزانیان تێکشکاند و بلویان بۆ عوقدە تازە و دەری خست ئەوانە لە سەردەمانەکن یعنی بڕوا بکە ئەو ئیرادەی هەرچیەکان بەششی لە ڕێی ئەو سوسیال میدیایە کاکە وەکو منت وا تەمەشا دەکەن ئەوانەی لە ناو شەڕن ئەوە سەردەمی حوسێن ئاغای سوورچی نییە کە دەچوون بە 2 سەعاتی تەفرتونیان کردن بزانە ئەو هەرچیانەوە بە چەند سەعاتەوە مقاومە دەکەن نمونەیەکە ینی دوو پارتی بێتاقەت بووە خەڵک وا لە تەقینەوەدایە بڕوا بکەن هەر بزانە یعنی ئێستا یەک ڕێخستن هەبا پێی دەکرا ئەوە خاڵک لە خاڵە هەرە جەوهەریەکانە کە بزانن پارتی ئەو باوکەی مرد بنەماڵەی دەیان بنەماڵی خێڵەکی تەفری تو ناکرد لەوانە شێروانیەکان لەوانە زێباری زۆر لەو خێڵانەی کاکە کردیە جاش هەتا ئەو هەرچیانە کە بوونە جاش کاکە بەشەشی زەختی پارتی بوو فشار بوو خەهانی خەڵکی دەدا بەرەو جاش بڕوە مەلا مستەفا لە سڵحکردن لەگەر ڕئیس عەشیرەتەکان زۆر خراپ بوو بە هەر حاڵ ئەوە خاڵێک لە خاڵەکانە کە جێگای ڕێزە
وتسليم نبون وإرادة جوان لو إرادة نقطة من لو دايا دك جبروتيان شكان دو وينيجيان داك اگر انسان إرادة هبي آوا بطل پتاكا سعوده بي هاورين خالج كش او بلي يقستاك اولا قادر كرم يتشتي كتا انذار لكورمو او هزي عراق زولي بيكر لزور بي شوينا كان ترسيان هيا اوپوزیسیونی کردی با او پیشش رقص بلین نمونه باشور زلیلی پیشان دادن هاوریان بروان پی بکن نیچتی نیچتی نه اوپوزیسیون اون دستقلیان لو رو دعوا سیاسیانی کردستانیه فؤاد حسین لویندرا و من دل نیام لوا دستی تلفن لبو حکومت ناکه لبو پارلمان شت ناکه لبو حزب کان ناکه لبو کس ناکه مسعود مصر خبر واحد تبكي صلح بكن يعني او دوا لدياتي همو كرت قصة كان لكاتك دا أبير النفتانا ملش باوش مالي بارزاني طالباني نية او كوما ساماني اجتماعية بو او ربو عين دي كتي اوان بالرياض دادن نكر لوي كقوتي قلتشان وابريندا وزليل كردوا داخلي سيم مانبون داخلي سيم مانبون بالريزان هاو كات بكيف يخوان بالرياض دادن وك اوي تابور الشمال بس او دوش بالرياض دادن كورا شرمزار بن بافل قوبات شرمزار بن سرزم حزب اوبوزيسيون كان كاش خوم شرم لخو تام كان بوده بي مسعود ومسرور طاقي تاني بالرياض لسا تسارا نوسي كورد بدن او تسارا نوسي هر همو معنا معاملة لقى حكومة العراق شرمزار بن او هم حزب اوبوزيسيون ناتوان وفدك بنيرن بتسنق السوداني قصب كان لو ناتسن لا هو اون دا قصد زلا او همو بيوندية تيود اسمه امريكا ترامب دعواتي كردي لو ناتك السوداني بجماعي وفدك اوبوزيسيون بنيرن برين بابا او الرأي شقامي كردي رأي مالي بارزاني تمثيل ناكا بارتي بناوي هريم قصة دكاتن لكاتك دا دوكس نتيجش يجميع نتيجش ليا عيدزا نتيجش كوليا يعني براستي شرمزار بن اوبوزيسيون صدق وكو من دي لايف دك كونغري روزنامه غريدك شاس ولا شيء هم قصه جورا دنگ مان بي بدن واتان بودكن اكرو خلق دنگش بيدا سنه وزاري بتزوير تسيلو دك لبو موتسي بس بمبري امن نشي ترميان اتو او معوي سروق حزبي بازق واكل تشرك كاك علي أما صالح ورودي هالبس لو خوب شاندانيان باشو كونغري روزنامه بس كاكا دبي برو بغداد بكشن وفدك خربنوا يقرتو كومل هالويست نوينوي لاهور بريقل برون لقى السوداني دانشن برون لقى أمريكا كان قصب كان برون لقى سفارة قنصلة كان قصب كان بزان يحكي كان دفاع لمالي بارزاني دا كان أو همو ماستا وباريان لبرئو دازان غلط بهر حال بروابو كان هاوريان السوداني فؤاد حسين مسرورش بيشتر تلفوني لو كرتيا يك معاش ما مدري اوان دهنوي سي مانزارك معاش بدنا خلق داي او خلق توربو معاش شي بدني وخلت شوي هاتي بري قدناك يك معاش مو قرت دوكت قدناك كركات خم لكاتك ده 10000 لكن ده دي كركي خط لي ورد قريوا دري تسلي كرت كاج خم او اراده هرشيانيه برسرا بقرين اراده مقاومات روح تحدات بينك خلط شرزد الناقل كاكا لو قوتي خوتا اي هوار خلق دبي بيت داينك تو بجدي يمزور ذا قرم دم يجمو زولك بكم نكر قصة تبينم ده خلق دم كاكا تو موت خور قصة ناكم لو قصة بكم لو اوروبا بيستفين زمانك لدواي ما عندي بوني باري خو مرد قرم لو اوروبا خوشم يعني بتزدي زور جرم دم زمزولة شي جورب كم مثلا بتينا سنوين رادي حكومة ديارهم لشقامك ديان زمزولة هذا بيخلق نهايك كاكا بعيب كان قوتي خوتا لو زلي والله أو صغير خومان دور روشناني ندمي برم داتي أي هاوار خلق أو بإرادة لشي ورول إلهام لو هرشي أنا ور بقرن بروابك السوداني داويلا بارزان أوي كرديا كل بورن فؤاد حسين أكو مسؤول يك معاش ما مدني وكانات دني بتان دني حتى دو مانجش كأو ملفة دي ساندم ريتوا دو مانج كدي ساندم ريتوا بقى أمريكا بقى بارتي وأزاين ساري نو حتى ناز نوزدك على أمريكا كان
ئێرانە موعامەرەمان لێ دەکەوتی کاکەمە لە ناو ڕووداوەکان چه ئێرانە ئەوە ئەمە لە ناو ڕووداوەکان بڕوان پێ بکە کورا ئەو باوکەیان مرد ئەو هەموو $10 ملیۆن مەسرور بارزانی لە ئەمریکای سرف کرد ئەوەندە بە کەلچی نهات هاوڕێیان بەهەرحاڵ ئەو ئیرادە شۆڕژێڕیە من حەقم نییە باوەڕیا هەرچی چییە دەست چییە بەس ئەو ڕوحە ئەو ژیانە تەحەدایی گەورەترین هێز ماڵی بارزانی هەرچەکان جەبەروتیان شکان دەستیشیان خۆش بشت وەکو خێل وەکو دەیان کەسی تر بەس ئەوان کردیان دەستیشیان خۆش بڕوا بکە تووشی گرەی کۆرە بوونە ماڵی بارزانی هەموو هێزی خوانەوە بەکاردێنن بە پەلا خۆشی تەرچی بگرنیان بیکوش بشی کوژن تازە بۆ سیمبول باشە قسەشی لەگەنەکەن جەبەروتی ئەوە بوو کاتە چ خۆش